لە ڕاستیە یەکێتی ژنانی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوویەوە هەر لە 2 ساڵی شاخ کە دامەزراوە تا ئێستا کە بەردەوامێتی هەیە ئەتوان بڵێم بە پێی جۆری قۆناغە جۆر بە جۆرەکان قۆناغی زۆری بڕیوە بە پێی جۆری قۆناغەکانیش با بڵێن کاری کردو بۆ ئەو ئامانجە نەتەوەی و ژنانانەی کە لە کۆمەڵگەی کوردیا بوونی هەیە و ئەو جیاکاری و جیائیشی لەسەر ئەو جیاکاری و جیاوازیانە کردووە کە بەهۆی نەبوونی باڵانسی جەندەریەوە ژنان پەراوێز کراون وەلا نەراون بۆستیان نەدراوەتێ بوونی و دەنگ و ڕنگ و پێگەیان وەکو خۆیان نەبووە بۆیە ئامانجەکانی ئامانجی گشتگیری کۆمەڵایەتی سیاسی ئاپووری کللتوری نەتەوەیی هەموو ئەمانە ئامانجی کارکردنی یەکێتی ژنان بوون بە پێی قۆناغە جۆر بە جۆرەکان لە هەموو پێگە جۆر بە جۆرەکانە لە هەموو بەشە جۆر بە جۆرەکانە لە ڕێگەی بەشە تایبەتمەندەکانی تەندروستی کۆمەڵایەتی بوارەکانی تر هەر یەکە بە پێی تایبەتمەندێتی بەشەکان ئامانجی خۆی هەبوو و کاری بۆ ئۆبەدیهێنانی ئەو ئامانجانە کردووە و لامان کاتدا کاری کردووە لەسەر دەرکردنی یا هەموارکردنەوەی ئەو پرۆژە یاسایانەی کە پێشێلکاری و جیاکاری و جیاوازیە بۆ مەسەلەکانی ژنان ئەمانە لەوانەیە هەندێک جاریش ئەو پرسیارە کە جەناب لە سەرتاو کردن ئەوە بکرێت کە ئایا بۆ یەکێتی ژنان و هەندێک ڕێکخراوی تر تا ئێستا بەردەوامێتی هەیە لە ڕاستیە بەردەوامێتی ڕێکخراوی ژنان لە کۆمەڵگەی کوردیا کە تا ئێستا بوونی هەیە خەباتکردن بۆ مەسلەی ژنان بەردەوامێتی هەیە پەیوەستە بەوەی کە تا ئێستا ژن لە کۆمەڵگەی ئێمە وەکو مرۆڤ تەماشا ناکرێت مامەڵەی وەکو مرۆڤ لەگەڵا ناکرێ مامەڵەی جیاوازی و جیاکاری بەخۆی چەندین کللتوری جۆر بە جۆر و دابوونەریت و ئەقلەتی پیاوسالاری و نابەڵانسیەوە و جیاکاری لە ڕووی یاساییەوە ئەمانە وای کردووە مەسلەی ژنان وەکو قەزیە وەکو مەسەلە درێژی هەبێ و وەبوونی هەبێ تا بەدیهێنانی ئەمافەکانی لەسەر جەمبوارەکانە وەکو ئەوەی کە خۆی خاوەنی خۆی بێ خۆی بڕیار دەربێ خۆی دەنگ بێت بۆ ئەو مافانەی کە پێویستە وەکو مرۆڤ بوونی هەبێ بێگومان ڕێکخراوی ژنان تا ئەو کاتە بوونی ئەبێ و ئیش لەسەر ئەو پێشێلکاریانە ئەکا کە نەبێت لە قسەکانمان لەسەرتاوە ئەماژەم پێ کرد یەکێتی ژنان ڕێکخراوێکی جەماوەریە بێگومان ڕێکخراوەتە جەماوەریە توان بڵێم لە هەموو ئاستی کوردستانە لە بوونی هەیە وەکو بارەگا وەکو شوێن وەکو ستاپ جەماوەری خۆی هەیە بەڵام لە هەمان کات چاڵەڕووی بەشەکان و بەشەکان هەمە جۆرن هەموو بەشێکی تایە هەموو بەشی یاسایی کۆمەڵایەتی کارگێڕی ڕاگەیاندن تەندروستی ئامار ئەمانە هەمووی بەشی تایبەتمەندن لە ڕێگەی ئەم بەشانەوە ئیش لەسەر تایبەتمەندێتی ئەو بەشە ئەکرێت کە بتوانێت لە ڕێگەی بەشەکانەوە گەر تەندروستیە لە ڕێگەی پرۆژە تەندروستیەکانەوە کە لێنی زۆرمانەیە بۆشایی زۆرمانەیە ئەگەر ڕاگەیاندنە و ئەگەر بواری یاسایە لە ڕێگەی پرۆژە یاساکان لە ڕێگەی بەشی یاساوە بڕوە ئەگەر کۆمەڵایەتیە کە چەندین کێشەی کۆمەڵایەتی جۆر بە جۆرمان هەبووە و یەکەملانەی ئارام کە شەڵتەرێکی دڵدان بۆ ئەو ژنانی هەڕەشی کوشتنیان لەسەر بۆ ڕێکخراوی یەکێتیشتان ئەتوانم بڵێم یەکەم ڕێکخراو بووە کە دەرکی بە مەترسی و پشگیری ئەو ژنانە کردووە کە وەکو لانەیە داڵدەیان بدە هەتا کێشەکانیان بۆ چارەسەرەکرێت ینی باشەکان کارەکان پرۆژەکان زۆرن کە دەرفەتی ئەوە نابێ بەڵام ئەتوانم بڵێم لە هەموو قۆناغێکە یەکێتی ژنان و ئامانجی سەرەکی هەبووە ئامانجی نەتەوەیی کە چۆن کار بکە بۆ ئەوەی کە قەوارەی هەرێمی کوردستان بپارێزەوە چۆن کار بکە لەگەڵ ئەو لایەن و ڕێکخراوە جۆر بە جۆرانەی لە ئاستی چارپاچەکەی کوردستانە پرۆژی هاوبەشیان هەبێت و لە ئاستی دنیایشە دەنگ بێ و ڕنگ بێت لە باڵ ئەو پێشێلکارانەی بەرامبەر بەش نەکرێت و بتیوەکی کە کاری دووهەمی ئیشکردنی بۆ لەسەر مەسەلەکانی ژنان. مەسلەی ژنان مەسلەیەکی کۆمەڵگەییە گرێدراوی بواری سیاسیە گرێدراوی سیستەمێکە کۆمڕانیە گرێدراوی ڕاگەیاندنە گرێدراوی دەسەڵاتی دادواری و ئەمانەیە ئەمە دەسەڵاتی یاسا بە شێوەیەکی گشتی ئەمانە مەسلەی ژنان بە تەنیا ناتوانێت هەنگاوەکان گەشەکردنەکان پێشکەوتنەکان لەناو کۆمەڵگەیەکی تەموژاوی و کێشاوی هەموو بوارەکانە بکرێت بەبێ ئەوەی گۆڕانکاری لە بوارەکانی ترا هەبێت بۆیە ئەگەر پێم بڵێ لە ئاستی بەرزتموحی ڕێکخراوی یەکێتی ژنایە نایە مەسەلەی ژنان کە ئێستا گەیشتۆتام ئاستا بێکۆمان نەخێن زۆرمان کردو و زۆریشمان ماوە و لە خۆناغە جۆر بە جۆرەکانە دەستکەوتی باشە بۆ ژنی کورد چ لە ڕووی یاساییەوە
چ لە ڕووی گەشەکردنی کۆمەڵایەتیەوە ژنانێکن ئێستا بە ڕۆژانێ بوو ژنان دەنگی نەهێنا لە پەرلەمانی کوردستان لە بوونی نەبوو لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئێستا لە قۆناغێکیشا کۆتا بوونی هەبوو ئەگەر کۆتا نەبووە ژن ناچۆ پێشەوە لە قۆناغی ئێستا لەم هەڵبژاردنانەی دواییە ئەتوانم بڵێم کە ژنانێک هەن بە دەنگی خۆیان ئەشنە ناو پرۆسە سیاسیەکەەوە بە دەنگی خۆیان ئەشن ناو پۆستە باڵەکانەوە ئەمە ئەگەر بەدیویەکە بەپێ قۆناغەکان لێکی بێتەوە گەشەکردنە لە ڕووی خودی ژن گەشەکردنە لە ڕووی هۆشیاری تا کەدەن ئەیا بەژن و هەروەها لە سیستەمە جۆر بە جۆرە کۆمەڵایەتەکانی تررا چەندین پرۆژەی جۆر بە جۆر هۆشیارکردنەوە هەبووە لە ڕێگە یەکێتی ژنانەوە کە هەموو یارمەتی دەربووە بۆ باشکردنی دۆخی ژن بەڵام زۆرمان کردووە و زۆریشمانەوە تومان ئەگەر زۆرمان وانێوانی کەسێکی کە بنێریت ئێمە بتوانین ویدیۆ کەسە بگرین و دوای خۆمان سەردانی بکەین و بزانین کێشەکە یەتە لای ئێمە پاشگوێگرتنێکی باش و وەڵامدانەوەیان و ئەگەر هاتوو بە ئێمە بۆ نمونە لە لای بەشی کۆمەڵایەتەکە چارەسەر کراوە بە ئەو پەڕی توانامانەوە نەجارێ نەدوان تا دەجار بێت تا هەرچۆنێک بە ئێمە لەگەڵیانە هینەکەین قسان لەگەڵاکەین و گفتوگەیەکی درێژخایانیان لەگەڵاکەین و خاوەن کەیسەکە کە ئەگەر ڕازی ڕەزامەندی خۆی لەسەر بێت ئێمە بەرامبەر بانەکەین سکاڵا لەسەر کراوە طبعاً دوای ئەوە ئەگەر زانیمان زۆر هەر نەگونجان و کێشەکەیان کۆتایی پێناوە بە ڕەزامەندی خۆیان ئەگەر بەویستی خۆیان ئحالەیەکەینەوە بە بەشی یاساکەمان بەشی یاساکانشمان تقریبان بڵێن لە بۆ 12 پارێزەرمان هەیە خۆبەخشانە ڕۆژانە ئیش ئەکەن بۆ ئەو کەیسانە و ئەیان بنە مەحکەمەش و وکالەتیان بۆ ئەکەنەوە و کێشەکەیان لای ئەوان ئەبێتی ترتا کۆتایی کێشەکە و پێم وتی لەگەڵ هەڵوەشانەوەی خێزانان نین بە هیچ شێوەیەک تا بتوانین قەناعەتیان پێ بکەین ئێمە هەڵنەوەشێتەوە خێزانەکە چارەسەری کێشەکەیان بکرێ وەکەیە نیشەوە هیوا هەیە یەت سەیرەکە کێشەکەی مەسەلەن تانەیەتە ئێرە نازانێت چۆنەوە چۆنیە کەیەتە لای ئێمە و ئەبینێت و بۆ چارەسەرکردنی کێشەکەی و دوایی لە دواییە زۆری پێخۆشە هیواش هەیە لەگەڵ ڕێزم یعنی هەیە زۆر بەم خاصەتەن لە پیاوانە قەناعەتیان بەم ڕێکخراوە نییە و ئەڵێن ئێمە لە بینی خۆمانە چارەسەرێکن بەڵام کە هاتە ئێرە و ئەو ڕێزەی لێگرا و ستافەکەی بینی بەعکسەوە یعنی حەزەکە دووبارەش بێتەوە گەر کێشەی نییە دیارە یەکێتی ژنان هەر لە سەرەتای دامەزراندنیوە لە ناو ناخی شۆڕشەوە لە ناوی شۆڕشەوە بایەخی زۆری داوە بە ڕاگەیاندن بۆ گەیاندنی پەیامەکەی ئەو پەیامەی کە هەیەی بە زۆرترین مرۆڤی کورد بۆیە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە لە شاخ و لە تاراوگە هەوڵی داوە بۆ دەرچواندنی گۆڤارێک بە ناوی گۆڤارێکی گۆڤاری تەوار کە تا ئێستاش بەردەوامە ئەو گۆڤارە دوو ژماری لە پێشمەرگایەتیا دەرچووە لە شاخە و بەردەوامە دوای قۆناغی ناوشاری شوقخەباتی مەدەنیانە بەڕاستی زیاتر ڕاگەیاندنی یەکێتی ژنان فۆرمەڵە بوو گەورە بوو بەوەی کە ببێتە دەستگایەکی تایبەت بە ڕاگەیاندنی ژنان هەر لە گۆڤار و ڕۆژنامە و کۆڕ و سیمینار و فستیڤاڵ و فیلم و چاپ و کتێبخانە تەنانەت چاپخانە و چاپخانەی تەواریشمان هەیە کە بەردەوامە بۆ ئەوەی هاوکاری ژنان بکا بۆ بە چاپگەیاندنی بەرهەمەکانیان ئێمە زۆر جار گۆڤاری هەمەڕەنگیشمان دەرکردووە بەڵام ئەوەی کە دەنگی یەکێتی ژنان بێ گۆڤاری تەوارە و ڕۆژنامەی ژیانەوەیە ئەمە گەیاندنی پەیامی ژنانە بە جەماوەری ژنان و هەروە هەندانی ژنانە بۆ خۆڕێکخستن لە پێناو بەدەستێنانی مافەکانیان بۆ هەوڵدان بۆ ئەوەی ژنان بگەنە ئەو ئامانجەی کە ئەیانەوێ بگەنە ئاستێکی بەرز بە دروشمی ژن خەبات ژیان وەکو یاساییە کار ئەەکەم لە یەکێتی ژنان بۆ زیاتر لە 11 ساڵە کار دەکەین بە خۆبەخشانە کار دەکەین بۆ هەموو ئەو ژنانەی کە مافخوراون ئێمە زۆر هەوڵمان داوە کە هەوڵ بدەین کە یەکسانی جەندەری دروست بکەین لە ناو ئەم کۆمەڵگەیە و ئەو حزبە کۆنەپەرستێ لە ناو بەرین کە ڕەنگی داوەتەوە جا لە ڕێگەی سیاسیەوە بێ یاساییەوە بێ کۆمەڵایەتیەوە بێ تەندروستیەوە بێ من وەکو پارێزەرێک کارم کردووە بە خۆبەخشانە بۆ ئەو ژنانەی کە مافخوراون لە ڕێگەی ئەوەی کە کارمان کردووە بە سڵحکردنی لە ڕێگەی خێزانەکانیانەوەیان لە ڕێگەی ئەوەی کە بچینە دادگاکان بە خۆبەخشانە بە دوای مافەکانیان بکەوین و بگەن بە ئەنجامی کۆتایی. هم